بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز کاک چیرڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز ڕێوازخان سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێز جەنینخان نوێنەری وڵاتە یەکگرتووەکان، بەڕێزان نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان، دیپلۆماتکارەکان، پیاوانی ئاینی، بەڕێزانی ئامادەبوو لەم کۆنفرانسە، من زۆر خۆم بە خوشحاڵ ئەزانم کە ئەم فەرسەتە ڕێکخرا بۆ ئەوەی بەشداری لەم کۆنفرانسە گرنگە بکەین کە باس لە یەکڕێزی و دەستوری هەرێمی کوردستان دەکات. سوپاسی ڕێکخرانی ئەم کۆنفرانسەش دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم. یەکڕێزی وشەیەکی جوانە و دروشمێکی جوانتریش، بەڵام بە دروشم و بە قسەکردن یەکڕێزی دروست نابێت. پێشەوەی یەکڕێزی دروست بکەین، پێویستە ئێمە ئامانجی خۆمان یەک بخەین. ئێمە یەکڕێز بین بۆ گەیشتن بە قۆناغێک کە ئەو قۆناغە بە هەمومان وەکو یەک وا بێت. ناکرێت داوای یەکڕێزی بکەین و بەرەو دوو ئیتیجاهی جیاواز حرەکە بکەین. ناکرێت ئێمە لە ناو پاپۆڕێک بەلەمێک بین ئەگەر دوا قۆناغ و مەقسەدمان یەک نەبێت. لەبەرەوە پێویستە پێش ئەوەی یەکڕێزی وەکو وشە یان وەکو دروشم بەکار بێت، پێویستە ئێمە باس لە دوا قۆناغی خۆمان بکەین کە بۆچی یەکڕێز دەبین. ئەنجام یان ئامانجی ئێمە لەم یەکڕێزیە چییە؟ دەمانەوی چی بکەین؟ بێگومان ئەمەش هەروە دروست نابێت ئەگەر گفتوگۆی لەسەر نەکرێت. و لە هەمووی گرنگترەوەیە هەموو لایەنەکان بەیەکەوە لە نزیکەوە قسە لەگەڵ یەکتر بکەن، بە مێشکێکی فراوانەوە ئامادە بن گوێ لە یەکتر بگرین، یەکتر قبوڵ بکەین بۆ ئەوەی ئەو ئامانجەی کە مەبەستی هەموو خەڵکی کوردستانە ئێمە بتوانین لەسەری ڕێ بکەوین و بەیەکەوە بەرەو ئەو ئامانجە هەنگاو بنین. بەوە دەتوانین یەکڕێزی خۆمان بپارێزین. بەوە دەتوانین بە دەستنیشانکردنی ئامانجی هاوبەش ئەو کاتە دەتوانین یەکڕێزی خۆمان ڕێک بخەین و بەیەکەوە بەرەو ئەو ئەوانجە هەنگاو بنین. ئێمە نمونەی زۆرمان هەیە لەوەی کە لەو کاتانە یەکڕێز بووین دەستکەوتەکانمان چی بوون. لە سەرەتای ڕاپەڕینی ساڵی 1991 هەمومان بینیمان کە بە یەکڕێزی لایەنە کوردستانیەکان دەستکەوتەکانمان چی بوو. ئێمە توانیمان کیانێکدا بمەزرێنین کە ئێستا ئێمە لە ئەنجامی خەبات و ئەو هەوڵە و ئەو یەکڕێزیە لێرەدا بەیەکەوە دەژین و بووینەتە خاوەنی حکوومەت و پەرلەمانیش. لە دوا قۆناغدا ئێمە بینیمان لە هەنگاوی هاوکاریکردن لەگەڵ یەکتر لە دەربازکردنی یاسای بودجەی عێراقی ئەم ساڵ کە چۆن بە یەکڕێزی توانیمان ئەم ئامانجەش بپێکی. شتێکی زۆر ئاساییە ئێمە بیر و بوچوونی جیاوازمان هەبێت. ئاساییە وەکو حیزب و لایەنە سیاسیەکان بیرکردنەوەی جیاوازمان هەبێت. بەڵام ئەبێت هەندێک سنوور هەبێت، چوارچێوەیەک هەبێت، لەم چوارچێوەدا ئێمە هەمومان بەیەکەوە کار بکەین و ئێمە بەیەکەوە ببەستێتەوە. و ئەو چوارچێوەیەش دەکرێت لە دەستوردا دەستنیشان بکرێت. چین ئەو شتانەیە کە نابێ هیچ یەکێک لە ئێمە لەیلا بدات. چین ئەو شتانەیە کە دەتوانین بەیەکەوە کاری بۆ بکەین. ناکرێت یەکێک داوای سەر بەخۆی بکە، یەکێک داوای شتێکی تر بکە. یەکێک داوای مەبدە و پرەنسیب بکە، یەکێک داوای شتێکی تر بکە. هەبێ هەمومان بەیەکەوە داوای یەک ئامانج بکەین، داوای یەک هەدەفی دیاریکراو بکەین. و لەو وەختەوە دەتوانین ئەو کێشە و گرفتانەی کە هەیە لە نێوان ئێمەش ئەمانە وەلاوە بنین و بەیەکەوە بگەینە قەناعەتێکی هاوبەش کە بەیەکەوە ئیش بکەین. من پێم وایە دەتوانین ئێمە ئەم چوارچێوەیە لە دەستوردا پێناسە بکەین و دیاری بکەین. دەستور گرنگە بۆ دوو شتی زۆر گرنگتر. بۆ ئەوەی زەمانەتی ئەوە بدە کە ئەو کەسانەی
نوێنەرایەتی خەڵکی خۆیان دەکەن، نوێنەرایەتی ئاو نیشتیمانیان دەکەن، پێویستە ئەوان بە شێوەیەکی دروست نوێنەرایەتی بیر و بوچوونی زۆرینەی خەڵکی کوردستان بکەن. ئەمە یەک. دوو، ئەو هێز و دەستهەڵاتەی کە دەستهەڵات دەگرێتە دەست پێویستە بەرپرس بێت بەرامبەر بە خەڵکەکەی خۆی. و لە دەستووردا ئێمە دەتوانین ئەو شتانە دروست بکەین. ئێمە دەتوانین دەستوورێک دروست بکەین کە ڕەنگدانەوەی کۆمەڵگەی ئێمە بێت، ڕەنگدانەوەی ویست و خواستی زۆرینەی خەڵکی کوردستان بێت. ئێمە شانازی دەکەین بە پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەکان و ئاینەکان لە کوردستاندا. بە سەدان ساڵ بەیەکەوە ژیاوین. ئەبی دەستووری هەرێمی کوردستان ڕەنگدانەوەی ئەو پێکەوە ژیانە بێت، ڕەنگدانەوەی ڕێزگرتن لە ئاین و نەتەوەکان بێت. ئەبێ دەستوور مافی تاکە تاکەی هاوڵاتیانی کوردستان بپارێزێت. هەر یەکێک بە تەنیا ناتوانێت ئەو فشارە لەسەر دەستهەڵات دروست بکە بەوەی کە بە کۆمەڵ خەڵکی کوردستان بەیەکەوە دەتوانن ئەو فشارە دروست بکەن. ئەمەش بێگومان لە دەستووردا دەتوانێت ڕەنگ بداتەوە. ئێمە پێویستە هەموو هەوڵێکمان بۆ ئەوە بێت کە دەستووری ئێمە بە باشترین شێوە نوێنەرایەتی ویست و خواستی خەڵکی کوردستان بکات، نەک تەنیا بۆ ناوخۆی کوردستان بەڵکو لە عێراق و لە سەرئاستی ناوچەکە و لە دنیاشدا. کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە بە مێژووی خۆی، بە خەباتی خۆی، بە پێکەوە ژیانی ئاشتیانەی ئاین و نەتەوەکان، و پێویستە دەستوور ئەمە دەستەبەر بکات. ئێمە ناتوانین تەنیا بوچوونی لایەنێک بکەین بە بنەمای دەستورێک کە پێویستە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکە. بوچوونەکان پێویستە لە یەکتر نزیک بکرێن. ئەگەر نزیکیش نەبن، هەروەکو باسم کرد، بە یەکخستنی ئامانجی خۆمان لە داهاتوو دەکرێ و بوچوونانەش لە یەکتر نزیک بکرێنەوە و ئەو دەستورە لەسەر ئەو بنەمایە دروست بکرێت. ئێمە ئەوەی پێمان بکرێ لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەیکەین بۆ ئەوەی کەشێکی وا بێتە ئاراوە خەڵک بتوانێت بە ئازادی بڕیاری خۆی بدات. خەڵک بتوانێت بەبێ ئەوەی لەژێر هیچ فشارێک بێ دەنگ بە دەستورێک بدات کە ڕەنگدانەوەی ویست و خواستی خۆیەتی و هی کۆمەڵگایەکەیەتی. و ئەمەش ناکرێ جیا بکرێتەوە لەوەی کە حقیقەتێک بەبیر خۆمان بێنینەوە. ئازادی پێویستە، ئێمە پێویستە ماف لە یعنی ڕێز لە هەموو مافێکی تاکی کوردستان و هەموو خەڵکی کوردستان بگرین، ماف لە ئازادیەکان بگرین. ئازادی ڕادەربڕینە، ئازادی خواپەرستیە، ئازادی بیرروبوچوونی سیاسیە. لە هەمان کاتیشدا نابێت ئێمە ئازادی و بەڕەڵایی لێک گیانەکەینەوە. هەرکی ئێمەیە هەموو خەڵکی کوردستان پارێزراو بێت. هەرکی ئێمەیە ئەوەی لە توانەماندەیە بیکەین بۆ ئەوەی هەموو کەسێک هەست بە ئازادی و سەلامەتی خۆی بکات. و ئەبێ ئەو شتانە لە یەکتر جیا بکەینەوە. ئەبێ هەمومان هەوڵ بدەین بەیەکەوە کار بۆ ئەو ئامانجە یەکگرتووە بکەین کە باسم کرد. و ئەمەش بێگومان بە گفتوگۆ دەکرێت. لە یەکدابڕاندن و دوورکەوتنەوە ئێمە ناتوانین مێشکی یەکتر بخوێنینەوە. بێ لە یەکتر نزیک بین، بزانین هەر لە یەکمان چیمان دەوێت و چی لە بەرژەوەندی گشتی کوردستاندایە ئەوە بکەین بە ئامانجی سەرەکی خۆمان. ئێمە جارێکی تریش دەڵێم لە حکوومەت هەموو هەوڵێک دەدەین ئەم حکوومەتە حکوومەتی هاوڵاتی بێت، حکوومەتی گەیاندنی خزمەت بێت بۆ هەموو تاکێکی کورد، بۆ هەموو تاکێکی کوردستانی، بە هەموو بیرروبوچوونی جیاوازی خۆیانەوە. ئێمە تەنیا حکوومەتێک نین
هی ئەو لایەنان نەبێت کە بەشدارن لە حکوومەتدا حکوومەتێکین بۆ ئەوەی نوێنەرەتی و خزمەت بگەینێت بە هەموو تاکێکی ئەم وڵاتە بەو لایەنە سیاسیانەی کە لە دەرەوەی حکوومەتی هەرێمیشدان حکوومەت بتوانێت لە خزمەتی ئەوانیشدا بێت ئێمە داوامان کردووە لە ناو حکوومەتدا لایەنە بەشداربووەکان یەک ڕیز و یەک هەڵوێست بوون بۆ باشتر خزمەتکردنی خەڵک لە هەمان کاتیشدا داواشمان کردووە دووبارە داوای دەکەینەوە کە هەموو ئەو لایەنە سیاسیانەی لە دەرەوەی حکوومەتیشدان پاڵپشت و هاوکار بن بۆ ئەو چوارچێوە نەتەوەی نیشتیمانیەی کە لە خزمەتی خەڵکی کوردستاندایە ئەگەر هەڵەش بکەین هەڵەکانمان بۆ ڕاست بکەنەوە ئەگەر چاکەش بکەین دەستخۆشیمان لێ بکەن هیوادارین ئێمە بەیەکەوە بتوانین پێ هاوێژینە قۆناغێکی نوێتر لە نزیکەوە لەگەڵ یەکتر زیاتر کار بکەین و ئامانجی ئێمە خزمەتی خەڵک و نیشتیمانەکەی خۆمان بێت من جارێکی تر سوپاستان دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم زۆر زۆر بەخێر بێن و سوپاس بۆ ئەم دەرفەتەش